بۆ گرنگیدانی زیاتر بە ڕاوبوچوون و بەرژەوەندیەکانی هاوڵاتیان و زامنکردنی بەدیهێنانی ژینگەیەکی پڕ متمانە و پەیوەندیەکی پتە و لە نێوانی هاوڵاتی و دامەزراوەکاندا لا پێناو پێشکەشکردنی باشترین خزمەتگوزاری بیرۆکەی دانانی سندوقی سکاڵا هاتەکایەوە. سندوقی سکاڵایەکە کە لەو کەناڵانەیەکەوە دانراوە بۆ گەیاندنی سکاڵای هاوڵاتی یان ئەو کەسێک کە دێت ئیش و کارێکی هەیە لە شوێنێک بگەێنێت بە بەرپرس و لێپرسراوانی ئەم فەرمانگانە. ئەمە کارێکی گرنگە کە ئێمە وەکو دەستگا حکوومیەکان و بەتایبەتی ئێمە بەڕێبەراتی شنگی پارێزگای سلێمانی زۆر گرنگیمان بۆ بایەتە داوە و سندوقی سکاڵامان داناوە ئێستا لە دایرەکەیە و لەگەڵ ئەوەشا پەراویان سزلێک تۆمارێکمان داناوە کە کراوەیە ئۆپنە خەڵک ئەتوانێت ئەوەی کە مراجعی ئێرە دەکا کە شتێکی بینی جێگەی سەرنج بوویان جێگەی ڕەخنە بوویان پێشنیارێک یان داواکاریەک لەوێ ئەینووسێ. هاوڵاتیانیش دانانی سندوقی سکاڵا لە دەستگا و دامەزراوە جیاوازەکانی حکوومەت و کەرتی تایبەتیشدا با گرنگ دەزانن بۆ بەڕاشکاوی گەیاندنی داواکاریەکانیان لەبارەی چۆنێتی ڕاپەڕاندنی کارەکان. بوونی ئەو سندوقی سکاڵایە شتێکی باشە لە ناو فەرمانگاکانە وەلەو ئەلحەقی ئینسان واقع بڵێ لە دایرەکانە ئیش باشڕوە لە چاو ئەو وەزع زۆرۆفە کارمەندان درێخی ناکەن و بە تایبەتی دایرەی جوازاتش بوونی هەیە و خەڵقیش بۆ کە سکاڵای گەیانەتە شوێنی خۆی و بەڕێزە و لیان وەرگرتو ئیشەکەشان بۆ جێبەجێ کرد و بوونیشی باشە. سندوقی سکاڵا شتێکی باشە کە تۆ مەجاالنی یان ناگێتی لە ئەو کەسە بە سندوقی سکاڵاکە بینێری جواب بۆ بگێڕن و شتێکی باشە. پێشکەشکردنی سکاڵا تەنیا لاڕی سندوقەوە نیە، لە هەندێک شوێن لاڕی تۆماری تایبەت یاخود لاڕی وێبسایتە ئەلکترۆنیەکانەوەیە کە تێیدا کەسی سکاڵاکار با شێوەیەکی ئازادانە بۆ چوون و پەیام و پێشنیازی خۆی دەگەیەنێت. لە هەموو هەڵێکە قەتایەکیان لەو هەیەک بە یادوانمان هەڵواسیوە بە زمانی کوردی و عەرەبی لەسەرمان نووسیوە هاوڵاتی بەڕێز گە ڕاستپاردە و پێشنیارێک تەیە بابەتێککە بینیوە جێی تێبینێ لەلات پەیوەندی بکە بەم سێ ژمارە تەلەفۆنەوە سێ ژمارە تەلەفۆنی لەسرە یەشیشی تەلەفۆنی خۆمە هی بەڕێوەبەری دایرەکەیە ئەم تەلەفۆنانە گەرما و گەرمە یعنی یەکسەر تەلەفۆنی هێڵی گەرمە یەکسەر هاوڵاتێک ئەتوانێت تەلەفۆن بکات و ڕۆژانەش تقریبان تەلەفۆن بۆ من دێت جارێک یادوان ڕۆژی وایە نایەت هەر لە هۆڵەکانەوە لە ژوورەکانەوە تەلەفۆنم بۆ دێ هاوڵاتێک ئاڵەیە ئەو کێشەیە ئەو پێشنیارمەیە و ڕاستپاردێمەیە خاڵیش کە بێزگە ئەوە کاریش کەمان کردو ئەوشەوەی ماڵپەڕی دایرەمانەیە ماڵپەڕی بەڕێبەرەتی پاسپۆرتی سلێمانی هاوڵاتیان بە هەمان شێوە پێشنیار و ڕاستپارد و سکاڵەکانیان دەتوانن لەوەیە کۆمنتەکانیان بنووسن ئێمەش بە ڕۆژانە جوابیان دەدەینەوە و خاڵیش کەشمان هەیە ئەویش ئەوەیە ناو بەناو فۆرمێک دروستەکەین لەو فۆرمەیە دابەشەکەین بەسەر هاوڵاتیەکانیش و بەسەر کارمەندەکانی خۆشمانە ئەم فۆرمە پرسیار و ڕاو سەرنج و کۆمەڵە بابەتی تایە وەکو فۆرمێکی استبیان وایە دوای وەڵامەکان کۆکەینەوە و کۆمەڵێک نەتایجی زۆر باشی لێوەرەگرین. لێپرسراوانی فەرمانگەکانیش با گرنگیەوە باز لە پێویستی بوونی سندوقی سکاڵا دەکەن و باوێزگەیەکی دەزانن بۆ گەیاندنی ڕەخنە و پێشنیاسی هاوڵاتی کە دوجاریش با سوودی فەرمانگەکە و حکوومەت دەکەوێتەوە و چارەسەری کێشەکان دەکرێت. بەڕای من بەپێی تەجروبەی چەند ساڵە بەپێی ئەو کارێککە یەکەم چەند ساڵە زۆر گرنگە دام و دەستگاکانی دەوڵەت جۆ لە هاوڵاتیان بگرن سەیری ڕاستپاردە و پێشنیار و سکاڵەکانیان بکەن چونکە یەکەم ئەتوانی کێشەکان چارەسەرکەی بۆیان بۆ ئەوان کێشەکان چارەسەرکەی خاڵی دووەمش تۆ ئەتوانی لەو پێشنیار ڕاستپاردانە زۆر سوود ببینی بۆ نمونە سەرێکی ئەم هەموو هاوڵاتیان ڕۆژی سەدان کەس دێت ئەگەریشی ڕۆژی پێشنیارێک یا ڕاستپاردەیەک بکەن ئەم پێشنیار ڕاستپاردەیە قازانجی بۆ منە بۆ دایرەکەمە. چاوپێداخشانەوە با سکاڵای هاوڵاتیاندا باپی شێوازی وەرگرتنی سکاڵەکان دەگۆڕێت کردنەوەی سنووقەکەش با پرۆسەیەکی تایبەت دەبێت. ئێمە وەک بەڕێبەراتی پاسپۆرتی سلێمانی سندوقی سکاڵای هاوڵاتیانمان هەیە کە مانگانە لەلایەن لیژنەیەک لە وەزارەتی ناوخۆ دێت و دەکرێتەوە و هەدەف لە دانانی ئەو سندوقە تەبعاً پێزانینی کێشەکانی خۆمانە بزانین تا چەند هاوڵاتیان لە کارەکانی ئێمە ڕازینە و هەروە هاوڵاتیانیش کە نەتوانن هەمووی ناتوانێت
بەڕێز بەڕێوەبەر یا مەسئولی بەشەکان ببینێ یا ئەو کاتەی نییە تا بتوانێت مقابلەیەکی بکە بەڵام سندوقەکە ڕێگایەکی سەریعە کە ئەو بتوانێت ئەوەی بەچاو دەیبینێ ئەو پێشنیارێکە هەیەی گلەی بنووسەربی خاتە سندوقەکەەوە. شێوازی بینینی سکاڵەکان یا گوێگرتن لەیان جیاوازە. بۆ نمونە سندوقی سکاڵە کە سەر بە وەزارەتی ناوخۆی مانگی جارێک دێن ئەیکەنەوە ئەیبەن بە وەزارەت. بوونی سندوقی سکاڵا لە فەرمانگە و دامەزراوەکانی کەرتی تایبەت و مارکێت و ناوەندە بازرگانەکاندا کارێکی گرنگ و شارستانیە و ئاستی هۆشیاری کۆمەڵ دەردەخات لە بەرامبەر داواکاری و خزمەتگوزاریەکاندا ئەگەر پشوێ نەخرێت و بە شێوەیەکی باش مامەڵە و بەدووادا چۆنی بۆ بکرێت.